من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ خێرخوازانی خۆشەویست. ئەم جارەش هاتووین بۆ نیشاندانی دیمەنە ناڕەحەت و دژوارەکانی هەژاران و منداڵانی بێباوک لە هەرێمی کوردستان بۆی بزانین ژیان و گوزەرانی ئێمە چۆنە و چۆن دەژین و هەژاران و نەداران و منداڵانی بێباوک چۆن شەو ڕۆژ بەڕێەکەن. کاتێک بە چاوەکانی خۆمان لە هەرێمی کوردستان ئەو دیمەنانە ئەبینن کاتێک شەو ڕۆژی منداڵانی بێباوک و هەژارەکان تیا گوزەرەکات بۆمان ڕوون ئەبێتەوە ژیانی ئێمە چۆنە و ژیان و گوزەرانی منداڵانی بێباوک و هەژارەکان چۆنە. بۆی بەخشین پردی گەیاندنی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە بە هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان خزمەتێک ئەەکەین بەبێ ئەوەی خەڵکانێک بناسین و بەبێ ئەوەی ئێوەی خێرخواز و بەخشندا هیچ بەرژەوەندێکتان لەگەڵ هەژاران هەبێ و تەنانەت ناشان ناسن. بۆیە هەمیشە بەخشین پردی گەیاندنی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخوازە بە هەژاران و بێباوکان. ئەم جارەش لە هەرێمی کوردستان لە شارۆچکەی سەرچاوە ماڵێکی بێباوکتان پێناسێنین بابزانین ژیان چۆن لەم ماڵە گوزەرەکات، کەی تیاژی ئاخۆ ئەوانەی کە لەم خانوەدا شەو ڕۆژ بەڕێکەن کێن و ئێوە چۆن ئەتوانن لەم خانوەدا ڕزگارێن. ژیانتان چۆنە دای؟ وەڵا دەستمان کورتەوە فەقیرین و هاوکاریمان بکەن خانیۆکەمان بۆ تەواو بکەن و لە خانیەکی ڕزی دانە و ئەو دەڕخێ بە سەرماندا و عالەم یارمەتیمان دەدا دەستمان کورتەوە و پارەمان نییە و بدەمەوە مندارانە و فەقیرین و پیاوەکەم سیارە لێیدا و پیاوەکە چ کەسابەتێکی چی دەکرد؟ وەڵا ئیشی دەکرد کرێکاری دەکردی دیواران وەستا جێسکاری بوو دیوار شتی جێسکاری دەکرد. بەڵێ چەند منداڵ تێدایگەن؟ وەڵا ئەوستێ کوڕژگەم هێنە لەگە سێ کچۆرۆکە. شەش منداڵی بێباوکت هەیە؟ شەش منداڵی بێ بابم هەنە. بەڵێ ژیان و گوزەران چۆن بەڕێەکەن؟ وەڵا دەستمان کورتەوە فەقیرین و عالەم یارمەتیمەدا و لۆم دەینە لۆیان بە جلک و بەرگە دەم و لۆیان بە خواردن دەدەم و. بەڵێ ئەم خانووە بە کەڵکی ژیان نایە زۆر پڕێتی لە مەترسی. ناوەڵا بە کەڵک نایە. 3 مانگ دەبێ لێرەینە دەستە لێرەینە لە حەمامی هەیە نەیچەک مندارانم هیچ خۆ نەشتونە. بۆچی 3 مانگە لەم خانوون؟ وەڵا لۆ خانی دەکەن. خانی خۆتان دەست پێ کردووە؟ بەرە دەست پێ کردووە ئێستا تەواو نەکراوەگە یارمەتیم دەن. هەیکەلە وایە؟ بەرە بەس هەیکەلە. بەڵێ ئەی باشە لەو هەموو شوێنە بۆ هاتنە ئەو خانووە؟ وەڵا کەس نەیداینە گەڕاشی. خانوویان بەکرێ نەدانێ؟ خانیان نەداینە بە کرێش. بەڵێ
ئەی لێرە ژیانتان چۆن لەم خانووە وڵا ژیانمان نییە و پڕی لە جرج و مستکایەوە خشە خشی دێدێتە خوارێ و مار و جرج و منداڵەکان ناترسن لەو شتانە بەرێ وڵا دەترسن یەک مانگ دەبێ کوڕژگەی من هیچیان دەمیان لە نانی نەدا و بۆچی دەرەبێزم نایە شت دێتە خوارەوە شت دێتە خوارە یعنی لە کاتی چێژ لێنان و ئامادەکردنی شی لێنانێ دێتە خوارە شوێ دەکرێتە سەر شویستی باشە خۆ لایەکیانی هەر ڕووخاوەوە بەڵێ هەموو ڕخاوە دەرکەما قوربدا هەتا کوڕژگەم نەستە سەری نەکەوێتە ناوی بەردەوام ئاوا دەنگی پشیلە و مشک و ئەوانەیە پڕی لە پشیلە و جرج و مشک و مار و ئەی چۆن خەوتان لەکەوێ جاوڵات خەوم لێ ناکەوێ حتا سبەینە ئابە بەخەبەرم یعنی سێ ماگە ئاوا لێرە ژیان بەڕێەکەن هۆستەی ماگاوە هەرژیان لێرە بەڕێ دەکەین چاوەڕێەکەن خانووکەتان تەواوێ بەڵێ ئەی بۆچی تاوەتان نەکردووە وەڵای پاڵە نییە دەستمان کورتە ئەیکی یارمەتیدان تاو هەیکەلتان کرد وەڵای پارەما قەرد کرد ماوەیەکترە بێ بەزستان ئێستا پاییز دەستی پێ کردووە باران بارێ ئەگەر لێرە بمێنەوە ژیانتان چۆنە بێ وەڵاگە لێرە بمینێنەوە بە سەرماندا دەڕوخی خانی شم تەواو نەبوو دەرکەی ماوە پەنجەرەی ماوە تەپەدۆری سەرێ ماوە ئیشی تیا ماوە بەرە ئیش تێدا ماوە لەگەڵەوەشە قەرزتان کردو بووی بەرە قەرمان کردوە لێرە کاتێک کە نان ئامادەکەن وتم منداڵەکان بێزان نایە نان بخۆن قێزان نایە ناوڵە بێزیان ناستێ ئەو شویز لێ دەنەمێت چی دەمێ لێ نادەندرە پێزمان نایە بخۆین یعنی جارۆ کە نان ئامادە بکەی شت بکەوێتە خواری بکە بێتە ناوی بینی دەکەوێتە بیان ناوی نایخۆن زارشان ڕەشە باگات بوو ئەو جەمەلۆنان هەموو هات بۆ خوارە زاب جیرانێک بناوی کاسلمانە زاب هات بوو فریامان کەوت دەنا هەمومان هەموو زیخەکەەوە سەرمان دەکەوت و دەڕوخا مەسکاسلمان هات جەمەلۆنەکانی ڕێک کرد و هاتەوە چاچ کرد بورکانی سەدانە زارە چیز دەنجی پشلە پشلە داهات ئەمە داکشمای گۆڕ دەریکە ئەمەش دەوێران ئەتی پشلەوەوانە دوو پشلە بوون شەڕیان دەکرد ئەمیشتمە پێش ڕاست ڕۆشتن ناوم خانووە لەسەر سەقفەکە بوون باڵێ جەمەلێنە ئێرەکان هات بۆ خوارە بە جارێکی ڕشە با بۆ ئەوجا داکی دەڵێ نان ناخۆن بۆچی نان ناخۆن لە خانووە ئەوە زێک دەکەوێتە ناو بۆم نەبرنجێک شلێک دەکەوێتە ناوێ بۆم لەستە دەیخۆ لە ناو ددانەوە دەردێ یان جارۆ بۆ نان خواردبێ ئاسەواری کەوتنە خواری ئەم خاشاک و خۆڵەکە بێتە ناوی پێشش دەبێت بۆ مەژ ناخۆندا لەبەرەوە بەڵێ دۆخانەی دێبوون کۆرگەدارێک وەختاوە سەرمان کرد کەوتە خوارد دەکەوتە خوارە مامشم بەمووی گوت باشەلمانە تێخمان گوت باشەلمانە تێنەکە خانێکی ڕێک بکەینەوە خەڵشم مای گوت بە ئەوەش بکەی خانیەک لەم خانووە ئێوە ترسن بەڕوەڵڵا لە چیە ترسن ئەترسین بڕوخێت و دارمە سەرکەوێت جارێکی پشلێک بێدا ڕۆژ چوو ژووری دووبارە ژاتەوە چوو ژوورێ داهات دەمی لە قاپ کەسەکانی دەدا و ئەمەش بێ زمانە داهات نانی بخۆین زۆر پیس بوو خاڵشم گوت بە ئەو تێلەشی بکردن و لێ تێ بخەین بۆیە دەڵێن بە ئەو خانەمان بۆ تاوا کات خوا خێریان بنووسێت ئەگە خانەکانمان بۆ تاوکە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55 دادە منداڵەکان لە قوتابخانەن ئەخوێنن بەرە دەخێنن هەر شەشیان بەرە هەر شەشیان ئەی قورس نییە بۆ تۆ کە باوکیان نەماوە و هەزاڵە ئەمن بۆیان نەکڕم خەرەگەگە 2000 و کەم بۆ بینێ 3000 و کەم بۆ بینێ ڕاز دەچم بۆیان بەشتە دەمەدی چ بکەن ینی باوکاری خێرخوازان بەرە
شتیان بۆ کڕی بەرێ مارە ئەو ماڵانەی لۆم دەین و بۆیان بە زلک و بەرەک دەدەم و جێژنە زۆڵا خەرک بۆیان کڕی دوکانداران بۆیان کڕی نقصانیان نەبوو لە جلو بەرگا لە بەرەوە پارەیە نوقسانیان هەبوو لە جلوگ و بەرگان مامۆستایەکان یەک و کا بۆیان بۆ کڕێبوون یەک و پێراویان بۆ کڕێبوون و خوا خێریان بنووسێ ڕەبی مامۆستاکانیان مەچەندە کارین دەکەن دنا من لە کوێم بووە باوچان ما بۆ ئاگام نەهێز نابوو بۆ خۆی ئەچوو هەمووشتی بۆیە کڕین باوکان ئەو هەموو ساڵە پێشمەرگە بوو دوای وەفاتی کەس نەهات یارمەتیتان بدا بۆ خانووەکە ناوڵا کەس نەهات یارمەتیمامدا لە خانێکی ڕزی دابووین دارێ هەموو هات بۆ خوارێ دارێ هەموو هات بۆ خوارێ ئەوێ سەفەقیرە لەوێ لە کۆی ڕاهاتوتەکەنم پارە خەردمان کردووە ئەوەندە کەلکەکەمان پێ کردووە ینی پێشتر خانووەکەتان زۆر ناخۆش بوو زۆر بێکەڵک بوو ناخۆش بۆچی ئەوە بۆ هەموو ڕووخا بوو جێ نەبوو لێ بنوون جێ نەبوو نانی لێ بخۆین نانمان ئەوە سویم لێ دەنا گڵدەهاتە سەر شوێ پڕی لە زۆر زۆر مشکدا بۆچی ئەوە شەخصیدا دارێ هەموو ڕووخا بە سەرمان داهات بخوارێ ئەی ئەشای ناماڵ کەلوپەلی ناماڵ چیتان هەیە بە کەڵک بێ وەڵا سەلاجەمان نییە کەونتەرم نییە کومبارم نییە ئەشای ناماڵتان کۆنە بەڵێ تەباغم نییە یعنی ئەشای ناماڵشتان وەک پێویست نیە شتێکتان نییە کە تازە بێ و بەرێ زاویەم نییە هیچم نییە وەڵا ئەمە هەموو شوان لەبەر پشیلە خەومانەیە دەکەوت لەو بەریش پشیلە دەنجیر دەرەکردووی لێرەش پشیلە دەهات هاتو چۆی دەکرد جارێکیان چوم تێلی لەگە خاڵم بەبەستین لێوێن دەر دوایش هاتمە سەربان بەسە قادرمە تەمەشای سەربانم کرد کە هەموو ڕووخا بوو دار و بەرد و هەموو شتم دیت بوو وەختا بڕۆ کەمەنای بەس هاتمەوە دەرێ شەوێک کە نیۆڕۆک ئێوارە بوو خەڵک نانی دەخوارد ئەمەش جەمەلۆن هاتەوە خوارێ یەک تۆپ تۆس بێرە وەربوو بوو زار لەبە تۆز تەپتۆس وەختا بخن کرد ئەمەش هاتینە دەرێ لەبە باو بارانە وەختا بوو ئێمە ئەوە بین بخن کرد دوایش چوینە ژووری دەرکەمان داخست و دانیشتین هەتاکو باو باران دەبڕا لەبەر پشیلە نەدەوێران بنووین ئاودەست و حەمامشمان ناخۆشە و جرجی لێە ئامن جارشان بچم خۆ بشۆم جرز هات بۆ دەرێ ڕاستم ژاتمە دەرە خۆم پێرانە ژیراخۆم ترسا داواکارم لەوان کە خانەکەمان زوو بۆ تاوکەن و زوو بۆمان تاوکەن و لێرە ڕزگارتان بێ بەڵێ
ئێمە وەکو خەڵکی ئاوایی سەر و چاوە ئەو ماڵە نزیکەوە دەناسین و شارچووکەمان زۆر گەورە نییە بە حکمی ئەوەی هەموو یەکتی دەناسین وەکە عەلی چەند سالێکە ڕەحمەتی خوای لێبێ وەفاتی کردووەوە دیارە 4-5 منداڵی هەتیوی هەنا و زۆر زەروری مستحقن و ئەوە ژیانەکەیانە کە خانوویەکان زۆر بێسەروبەرە لەم خانووەدا دەژین بۆ ماوەی 3 مانگ احتیمالی هەیە 3-4 مانگ کەش ڕاستیەکەی لێرە بمێننەوە ئەگەر بێت و لە ڕێگای خێرخوازانەوە هاوکاری نەکرێن و خانووەکان بۆ تێواو نەکرێت دیارە خانوویەکیان هەیە هەیکەلێکیان هەیە هەندێک مەرحەلەی بڕیوە بەرەن بەڕاستی ئەو خێرخوازانیان ئەو خەڵکانەی کە پێی هەستاون لە ڕێخاڵیەوە ئەو خانووە هەیکەلێک مەجموعەیەکی بڕیوە بەس پارەکەیان بەڕاستی هەر ئەوەندە فریا کۆتونە و لەبەری بڕاوە و دیارە داوا لە خێرخوازان دەکەین کە فریای ئەو ماڵە بکەون بەڕاستی خانووەکەیان زۆر بێسەروبەرەوە زۆر زەرور و پێویستیشن بەڕاستی یعنی ئەگەر بێت و فریا ئەو خێر خانەوادەیە نەکەون ئەو مناڵە چاوگەشە هەتیوانە احتیمالی هەیە تووشی چەندین ڕووداوی نەخوازرا و بنژیانیان لە مەترسیدا بەڕاستی لە ڕێگای ئەو بەرنامەی بەخشین و تەلەڤیزیۆنی پەیامەوە ئێمە دەستخۆشیان لێ دەکەین داوا لە خێرخوازان دەکەین کە لە ڕێگای ئەوانەوە کە لە پارەکانیان بنێرن هاوکاریەکانیان بنێرن بەڕاستی پارەکانیان لە دەستێکی ئەمیندایە و لە ڕێگای ئەوانەوە فریا ئەو خێر خانەوادەیە بکەون کە بەڕاستی زەرور و پێویستە و هیوادارین لە ماوەیەکی کەمدا کە زیاتر نەمێنێنەوە چکە لە وەرزی سەرما و بارانە بەڕێوەیە ئەگەر باران ببارێ و لەو خانیە بمێنەوە احتیمالی هەر بەسەریاندا بڕوخێ ئەو کاتی تووشی احتیمالی هەیە ڕووداوی نەخوازراو بین بۆیە داوا ئەکەین 2 بارە و 3 بارە چەند جار داوا لە خەڵکی خێرخواز دەکەین کە هاوکاری و یارمەتیەکانیان بنێرن بۆ بەرنامەی بەخشین تاکو لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە فریای ئەو خێر خانەوادەیە بکەون و لەو محنەتی و ناخۆشی و بێدەرەتانیا نەجاتیان دەین و خانی و لانەیەکی خۆش و وەکو خەڵکی بۆیان بنیاد بندرێ و تێیدا بژین و کە بەڕاستی خانووەکە یعنی بەکەڵک نایە هەر لە کای تەسویرەکەیدا خەریک و بەرنامەکە ڕابگیرێ لەبەرە هۆی زیندەوار و نازانم پشیلە بوو جورز بوو ئیدی لەسەر ئەو لایلۆنە بەڕاستی یعنی ئەگەر بێت و لەو خانووە بمێنن یعنی نازانم هەر خۆتان بینەران تەماشای خانووەکە بکەن و تەسویرەکە ببینن دەزانن حاڵ و وەزعی ئەو ماڵ لە چ حاڵێکدا بەڕاستی. ئەوە ماڵی خوشکمە 6 منداری هەتیوی هەیە لە 2011ەوە مێردەکەی سیارە لێدا بەکارە ساتی سیارە ڕۆیی پێشمەرگە بوو کە حادیسەی سیارە کۆچی دوایی کرد لەو بە دواوە نەهامەتەکانیان دەستی پێکردەوە خانووەکی خراپیان نەبوو ئەو 9 ساڵە هەر لەگەری هاتن تا پارەکە هەتا ئەو فترەی زستانێ بارانێکی زۆر بوو خانووەکەیان لایەکی ڕووخا و ئەوانی دیش هەموو دلۆپەی دەکرد و داری شکاو هاتە خوارەوە مەترسی ژیانیان لێ پەیدا بوو بۆیە ئێمە لەگە خزمان هەوڵماندا خانووەکەیان بۆ چاکەینەوە بەڵام کە تا هەیکەلمان تاواکە بە یارمەتی خێرخوازان و بە هەوڵ و هیمەتی و بە کرێکاری خەڵک بە خێر داهات ئیشی بۆ دەکرد وەستان بەڕاستی هیچمان بەدەستەوە نەما خانووەکەمان بۆ تەواو نابێ ئێستاش خانومان ویستمان خانوویان بوو بەکرێگرن کەس خانووی بەکرێ نەدانێ پیاوێک خوا خێری بنووسێ ئەو خانووی بە بەلاشدانێ بەڵام ئەوە زێی ژیان نییە دائیمەن خۆڵ دێتە خوارێ و هۆدەچیان ڕووخاوە و ئەوانی دیشداری شکاوە بەڕاستیەگە باران ببارێ لەوانەیە تووشی کارە سات بن لێرە بۆیە داوا لە خێرخوازان دەکەین لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە داوا لە خێرخوازان و دەستکراوەکان دەکەین کە هاوکاریان بکەن لێرە نەجاتیان بێ بگەنە خانی خۆیان بەڕاستی ئێمە خانووەکەمان بۆ تەواو نابێ ئێستا لە بۆی پارەمان بەدەستەوە نەما خەڵکیش ئەوەی ناسیمان هاوکاریان کردی هەر ئەوەن دەکرا ئێستا داوا دەکەین ئینشاءالله خێرخوازان هیمەتێک بکەن لەو خانووە نەجاتیان بدەن لە بۆی خانووجیان هیچ مەرجی ژیانی تێدا نیە ئێرە بەڕاستی هەتا زوو بگەنە خانووەکەی خۆیان باشترە و خوا خێریان بنووسێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان وإيمان إلى يوم الدين. پێشەچی من بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەم من وەکو مامۆستایەکی منتیقا لە ناحیەی بێتواتە لە شارۆچکەی سەرچاوە بە خێراتنی ئێوەی بەڕێزەکەم جەماعەتی بەرنامەی بەخشین و هیوادارم خوای پەروەردگار موفەقتان کە ڕوسپیتان بکات لە دوا ڕۆژە و پلە و مەقامتان بەرز کاتەوە
ڕاستی من ئەمڕۆکانی کە لێرە لە ماڵێک دانیشتوین ماڵی پیاوێکە کە لە ساڵی 2011 بە حادیسی سیارە وفاتی کردووە بە ناوی علی ئەحمەد حەمەدەمین کە لە دوای خۆی خێزانەکەی و 6 منداڵی چاوگەشی کە سیانیان کوڕە و نووسیانیشیان کچن و هەر 6یان ئێستاکانی لە مەکتەبن. بەڕاستی ئێمە کە ئەو برایانە داوایان لە بەرنامەی بەخشین کردووە کە هاوکاریەشی ئەو برایە ئەو ماڵ ئازیز و هەژارە بکرێ کە هاوکاری ئەو ماڵە داماوە بکرێ کە ئەوانە خانوویەکیان بۆ کراوە لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی خزم و کەسوکارەکانیان بەڵام تەواو نەکراوە. ئێمە بەڕاستی داواکارین لە ئێوەی بەڕێز کە بۆمان تەواوکەن و ناوماڵێکیان بۆ بکڕن کە ژیانێک بۆ ژیانی ئەو خەڵکە ئەوانش بەڕێوە بچن و ژیانەکە بەڕێ بکەن. ئەگەر ئێمە تەماشاکەین بەڕاستی ماڵێک کە دایکێک و 6 منداڵی لەگەڵ بێ بەڕاستی ژیان ئەستەمە هەر 6یان قوتابی بن و لە قوتابخانەدا بن. ئێمە بەڕاستی ئەگەر داواتان لە یەکەین خانووکەیان بۆ تەواوکەن کە ئێستا ئەو خانووی کە ئێستا شەیدا دانیشتوین خانووی خێرخوازانە پێیان درراوە بۆ ماوەی 3 مانجێک تا خانووکەیان بۆ تەواو ئەکرێ بەڵام ئەوان ئەوەندە هەژارن ئێستا خانووکەیان بۆ تەواو ناکرێ ئەگەر ئێوە هاوکاریان نەبن. ئەمە لەلایەک و لەلایەکی تریش خێرخوازان خۆشەویستانی خوا پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێک هاوکاری هەتیوێک بێ باوکێکە لە دوا ڕۆژە لەگەڵ منە ئاوا ئەبێ واتە ئینسان لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم لە مەجلیسی قیامەتە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەرە لە ناو بەهەشتە ئاوا بێ. بەڕاستی دەوڵەمەندانی خۆشەویست ئەگەر هاوکاری ئێوە نەبی پارە و سەرۆت و سامانی ئێوە نەبی بەڕاستی ماڵێکی داماوی ئاوا هەژار ئاوا 6 منداڵی کۆرپەی چاوگەشت بێناس کەسێک نی نازیان بگرێتەوە بەڕاستی زۆر هەز بە داماوی غەریبی ئەکەن. بەڵام هەبوونی ئێوە هەموو جا کە دڵمان خۆشەکە کە ئێستاکانی من وەکو مامۆسایەکی ئاینی زۆر جار بینەری کەناڵی پەیام لە بەرنامەی بەخشینە کە تەماشاکەم هەر جار و ماڵی هەژارێک داماوێک بێ باوکێک بەسەرەکاتەوە بەڕاستی ئەم کاتە زۆر دڵم خۆشە. بەڵام بەداخەوە ئێمە لە وڵاتێک داین کەوا پڕ لە خێر و بێر بێ سەرۆت و سامانی ئەوەندە زۆر بێ بە ئەندازەی 3 وڵاتی وەچی خۆمان کەوا بەخێوکە لە ئەنجامی ناعەدالەتی لە ئەنجامی ناداتپەروەری لە کۆمەلگای ئێمەدا بەڕاستی ماڵی ئاوا هەژار و داماو ئەبینین کە وەش بەڕاستی جێگای داخە. ئێمە وەکو مامۆسایەکی ئاینی پشتیوانی ئەو ماڵەین دەوڵەمەندان و ئازیزان بەڕاستی بەخشینی ئێوە هاوکاریەکانی ئێوە و ئەکا کە جارێشتریش ئەو منداڵە چاوگەشانە جارێشتر هەست بە ژیان بکەنەوە هەست بە بێنازی نەکەن وانەزان ئەوان کە بێ باوکن کەزنی ئاوریان لێ بداتەوە. خوای پەروەردگارە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئیمانداران برای یەکترین. ئەگەر ئەوان ئێوە برای ئەوانە بن ئەی باشە ئەکرێ ئێوە دەوڵەمەند بن لە ناو خانوو کۆشک و ڤێلادا بژێین بەڵام ئەو هەژار و داماوانە لە خانوویەکدا کە ئەو خانووش کە خانووی خێرخوازانە بۆ ماوەیەشیان پێدراوە بەڕاستی ژیان لێرە گوزەر ناکرێ. ئەگەر تەماشاکەی لە دیوارەکانی لە سەقفەکەی بەڕاستی خۆڵ هەڵەوەرێ بەڕاستی ژیان لێرە دابین نابێ ژیان لێرە ناکرێ ژیان لێرە ناگوزەرێ. ئازیزانم من وەکو مامۆسایەکی ئاینی داواتان لە یەکەم هاوکاری ئەو ماڵە هەژارە بن. بەڕاستی هاوکاریەکانی ئێوایان کردوکەوە بەرنامەی بەخشین برەوی پێ بدرێ بەرنامەی بەخشین لە گەشەدا بێ کە تا ئێستا زیاتر لە 100 خانوویان بۆ خەڵکی هەژار و داما و بێباوک دروست کردووە. ئێمە داوای موفەقیان لە یەکەین هەم لە دنیا هەم لە قیامەتە. داواکارین لە خوای پەروەردگار ئەو برا بەڕێزانە دەستیان بەهێزکە دەستیان زیاتر فراوانکە بۆ ئەوەی لە هەر کون و قوشبنێشی ئەم کوردستانە خێر لە خۆ نەدیوە ماڵێکی هەژاری ئاوا هەبێ ئەوان یارمەتیان بدەن. بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵن بەهاتنی ئێوە دەستان خۆش بی خوای پەروەردگار موفقی دنیا و قیامەتتان بکە. لەم خانوەدا 6 منداڵی بێباوکی بێناز شەو ڕۆژ بەڕێەکەن هەموو ساتێک و هەموو دەقەیەکیان پڕێتی لە مەترسی و لە ناڕەحەتی و لە ناخۆشی هەموو دەقەیەک بیر لەوەکەنەوە کە ئەم خانوە ئەڕوخێ بەسەریان و کۆتایی بە ژیانیان دێ. لەگەڵەوەشە چاوەڕوانی ئەوەن ئێوەی خێرخواز و بەخشندا بەدڵەمی هەرەبانەکانتان لەم خانوەدا ڕزگاریان بکەن و ئەو هەیکەلەی کە هەیەە بۆیان تەواوکەن و لەگەڵ تەواوی پێداویستی ناوماڵ. کاتێک تۆی بەخشندە و خێرخواز بڕیاری ئەوە ئەدەی بە هاوکاری و کۆمەچەکانی خۆت منداڵانی بێباوک و بێناز لەم خانوە دەربێنی بۆ خانوویەکی خۆشگوزەران
دوور لە مەترسی دوور لە مەرگ بیر لەوە بکەرەوە لە دنیا چەندێک ئاسوودەیت و دوا ڕۆژی چۆن پرشنگدار ئەبێت بۆیە هەوڵ بە تۆ یەکێک بی لەو کەسانەی بڕیار بدەی لەسەر دەستی تۆ 6 منداڵی بێباوک لەم خانووە پڕ مەترسی ڕزگار بکەیت ئێمە لە بەخشینەوە هەمیشە بە ئومێدەوە بەرنامەکان ئامادە ئەکەین و پێشکەشی ئەوەی ئازیزی ئەەکەین بۆ ئەوەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دوای تەنها 2 مانگی تر لەم خانوەدا ناڕەحەتی و ناخۆشەکان کۆتایی پێبێت و لە خانووی خۆیاندا خەندە تۆراوەکان بگەڕێنەوە و ئاسوودەی و کامەرانی ڕویان تێ بکات. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55. بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵای خی گەورەتان لێبێ. خۆشەویستان دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ لە شاری کەرکووک هەڵدەسێ بە دابشکردنی چەند کورسێکی شەحن بۆ خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و هاوکاریکردنی چەند ماڵێکی هەژار لەم شارە خۆشەویستەدا. لەم راپۆرتەدا بینەرمان بن تا ببینن دەستگای بەخشینی خێرخوازی ئەو بەخشین و ماڵ و سەروەتەی کە ئێوە دەیبەخشن لە پێناوی خوای پەروەردگار دەگاتە دەستی خەڵکانی مستحق. دەستان خۆشە باوکم کەەوە هاتوونە و سەردانی ئێمەتان کرد ئەمە 2 ساڵە وایگە هاتەوە من بەم ئارەبانەوە تای بمە دەرەوە ناتوانم خۆم نەخۆشم فەقەراتم هەیە زەخت و شەکرم هەیە خۆیش ئاگەیاتەوە 2 ساڵ وایگە هاتووە فەرکاکو گیرایە ئەو نە خەفەتی خوا دوای ئەوە وایگێها ها 2 هەفتە دوای ئەوە وایگێها ئیساکی ئەمە حاڵەکەیەتی ئەمە زۆر باشە هێناوتانە خوا جەزای خێتاندا دەست ئێوانەیش خۆش بێت دەست درێژەکەن بۆم نەخۆشانە ئەمە زۆرینە من گەتوانامە نەبوو عربانەوە باشی بۆ بسەنم هەر ئەمە بوو ئەمیشگە مستەشفایە ناویان بە مۆقەت چونکە ئەمە ئیراجشتی زۆر درانە قسە شتی بۆ ناترێ ناتوانانی هەستێ ناتوان بیبم بیشۆم چونکە ئەمە زۆر قرسە بۆ من جاوایە کوڕەکەم بگە دەوامە ناتوانم کەس نییە یارمەتیمدا دەستان خۆش بێ خوا پاداشتاندا خوا دەست ئێوانەیش خۆش بێ سپاسیانەکەم خوا دە ئەو نەشوێنیان بۆ فڕۆکە خواگە ئێوەش ڕازی بێ دەست ئێوەش خۆش بێ کە ئاواتیان سەردانیمانەکەن یاخوا دایمە پایەدار بن بەم ئارەبانێ زۆر هێگاکە بووینە تاما بدە مستەشوات ئەما بدە بە قاپی دڵی سەڵەتە بوو هەتا ئەم بدەم چدە ناو سیارە و تشتۆم بۆ سگەیمانی وەگە ئایا وەستام وەم هێنا بەمە زۆر هێگاکە بووین ئیساگە خوا بەزێ بکەوەتان هێناوە ماڵی خێرخوازان ئاوا بێ ئیسا بۆ ئێمە بۆ تەکار ئاسانی ماڵتان ئاوا بێ خوا جەزای خێتاندا. عباد مطلب مجيدة
خاڵکی کەرکووکم لە ڕەحیمەوە دانیشم مندەی 9 مانگە 9 ساڵە لەسەر عەربانەیە ماڵی بەخشین ئەوا بێ ئەویان بۆ پەیاکردم بۆیان هێناوم ئیتر خۆمەڵ پێغەمبەری کەس ناتوانێت پاڵنەیە ئیتر ماڵیان ئاوا بێ و ئەویان بۆ هێناوم خوا ڕزقیاندا و بێوەی بن وەڵێ بۆ بوانەی عەمەلیاتەوە ئەمنی هات ئیتر عەمەلیات 9 ساڵە کەوتوبە عملیات کامی فقرات ئەوم لی هات کەس نییە یارمەتیمدا 9 ساڵە ماڵ کەوتو بووم بەم عەبایە بەس بە دەرگا دانیشتم ئەچوو بە ژوورەوە دایکم پاڵێنم ئەرە وەڵڵی ئەوەنە قورسدا خۆشە ئیتر ئەوتان بۆ هێنام ماڵتان ناوا بێ ئەتوانم بڕۆمەوە ناو بازار ئەتوانم بڕم بۆ دەرەوە کەس داتوانێت کەس ئەزێن نادەم و بۆ خۆم ئەڕۆم و بۆ خۆم دێم ماڵتان ئاوا بێت و ماڵی بەخشین ئەوا بێت و ماڵی ئەو کەسە ئەوا بێ کە یارمەتی فەقیرە داد و یارمەتی هەموو کەس فەقیر و هەمووی کە مەندامەدا سەرەتا بە خێراتنیەوەکەم خێر لەسەر ساڵ دەستخۆشی لە ئەو خێرخوازانەکەم کە ئەم عەربانەیان بۆ من ئامادە کردووە من ناوم بێران نەوزادە دانیشتووی گەڕەکی کەرامەم شاری کەرکووک ناوم شکریە ڕەشید هەیاس دانیشتووی پەنجا عەلیم لە کەرکووک گەڕەکی پەنجا عەلی دانیشم 3 کچم هەیە و پیاوەکەم ئەمە 6 ساڵە چاوی کوێر بووە نابینایە عەرەبانەیەکم هەیە پێی لەگەڵ کچە بیچکەکە ئەڕۆم چشتی پێ ئەفرۆشم هەلەبان شارەکەوە حەلەویاتوە لە ئابوو چشتی پێوە فرۆشم ئەوەوە نان بۆ مناڵەکانم دەرەکەم و مەسرەفیانەکەم ئێستا ئەمە مانگێکە خۆمش نەخۆشی ژێر پەنجەم گردووە ژێر ئەمەلیاتم کردووە ئەبێ 15 ڕۆژێتر ئاوا بکەمە ژێر دەرزیدان و جرعوین کیمیاویەوە و منیش بەس ئەمەلیاتەکەم 4 ملیۆن لێ ڕۆیە و دەوا و دەرمانەکەیش ملیۆنێکی لێ ڕۆیە من خۆمش دەسم زۆر ناڕوە ئەوش بە هاوکاری ئەم خێر و من ئەمەکەوە کە یارمەتیمی داوە ئەمەلیاتەکەم کردووە بکەمە ژێر جۆرای ئەمەلیات جۆرعی کیمیایی چشتیش هاوکاری چشتم ئەوێ دەسم ناڕوە نیەتم عەربانەکەش ناتوانم ئیشی لێ بکەم لەگەڵ کچەکانە هەروە دام ناوە لە ماڵەوە نەخۆشی لە خەسەخانەی بەخشین لە هەڵەبجە هەلە لای ئەوان یعنی عیلاج و سوودم دینە یعنی الحەمدلله عیلاجیان زۆر باشە هاوکاریمیان زۆر کردووە لە مستەشفەی بەخشین لە هەڵەبجەی کۆنە ئەلەوێ مراجعاتم کردووە هاوکاریمیان کردووە دەوا و دەرمانیان پێمدا الحەمدلله سوودم لە عیلاجەکەیان دوێنەوە زۆر باشە مستەشفەیە زۆر باشە خوشکە شکری ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێز هێناوە کە هاوکاری خەڵکی خێرخوازە دەینێرن بۆ دەستگای بەخشینی خێرخوازی بۆ ئومێدەی بۆ ماوەیە کە کاروبارەکانی خۆتی پێ ڕێک بخەیت و بیدەی بە هەندێک پێداویستی خۆت بژیاخوا زۆر مەمنونتانە مەمنون بەخشینم مەمنون ئەوانەی هاوکاریەکەن بۆ قەناتی بەخشین دایمەن یعنی لەگەڵ فەقیرەیە مساعدەی فەقیر زۆرەکە زۆرە بینم لێیان ئیشەڵڵا ئومێدم بەخوایە دوعای خێرەکەم بۆ ئەوانەی گشتی یارمەتی ئەدەن بۆ قەناتی بەخشی من کە ناوم سەمیرە غەفوورە دانیشتووی کەرکووکم لە حیاسکاری پیاوم نەماوە هاوسەرەکەم و 11 ساڵە ئەمر خوای کرۆ بەهۆی نەخۆشیەوە 5 ساڵ نەخۆش بوو خاوەنی 6 ماڵی بێ باوکم مناڵێکشم نەخۆشی دوژی سەرا بووە ئیسەشدا لەگەڵ دایک و باوکم دانیشتومە
ئەمان وەکو بەڕێزان هاتوونە هاوکاری منیان کرد و من دەستخۆشیان لێکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن. من خۆم 5 ماڵم لە مەکتەبە ئەوە سەرای ئەوە شتانێکیان نەخۆشە، بەڵام لەم زۆرۆفە و لەم کاتەیە کە هیچ کەسێک نییە هاوکاری مناڵمکان هاوکاری خۆمکە و دنیاکەش بەم گرانیە ناتوانم دەری بڕم ئاوهای مناڵ ئاهای بەخێوکەم گەرم کەسانە لەبن هاوکاری ئێمە نەکەن ئێمە زۆر حاڵمان باش نابێت. هەر لەو کاتێک کە جەنازەی باوکیان هێنایە ئەو مناڵم تەمەنی 4 ساڵ بوو لەو کاتە بورایەوە کە بورایەوە زوو ئەمبینی ئەبورایەوە خێنی هەڵەهێنا کە برمان هاتوچەی دکتۆر هەندیرێمان بێگە لە سلێمانی فحوساتیان بۆی کرد هینسەری وتیانەوە سەرع لێداوە ئیتر سەرعەت تەئسیری لە مائیدەی کردووە زوو خێن هەڵدەنێت و ئەبورێتەوە. ئێستاش کچەکەم وا لە 6 سانەوەیە زوو مامۆستا تەلفۆن بۆکە ئەلی وەرە بە شوێنی لۆش خۆی چووە، بەڵام مەراجعی و دکتۆری پێکەمەوە لە سلێمانی مانگانە مەراجعی پێکەمەوە ئیلاجی ئەگۆڕێتەوە فحوساتی تازەی بۆ ئەکاتەوە ئەلی ئەوە بەردەوامە لەگەڵی ئەوە نەخۆشیە بەس پێویستە کە ئاگاداری بکەن و مەرعاتی بکەن. مەسوولفاتی خۆی علاجی هەیە ئیلاجی هەیە مامۆستا هەموو مانگە سەردانیەکەم پێچکە لەو ماگەش سوز و ئەوە حاڵات تووشێ بێ دەبێت خێرافرێ تەوارەی بکەومیان بیبەم بە ئايادە. علاجەکانی گرانە طبعا بدەکی دکتۆر ئێرانە وەڵی جاروا هەر فەحسەکەی ئەشعەکەی 89,000 بەس ئەوە دووبارەیان پێماکەنەوە ئیتی شروبەکانی زۆر گرانە شروب گەورەیە بۆی ئەنووسن دیسان فحوساتمان پێکەنەوە هەموو کاتیان. خوشکی بەڕێز ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار لە پارە و سەدەقەی خەڵکی خێرخواز کە دەینێرێ بۆ دەستگاکەمان بۆ بەڕێزمان هێناوە بۆ ئومێدەی کە بۆ ماوەیەک بژێوی خۆت و منداڵەکانی پێدابین بکەین. منیش بەناوی خۆم و مناڵەکانمەوە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم کە توانیویانە هەستاوان بەم هاوکاری ئێمە و کەسانی کەش و دەستخۆشی لەو کەساناکەم کەوا یارمەتی ئەنێرن بۆ کەناڵەکەتان بۆ بەرنامەکەی ئێوە کە ئێوە لەڕێ ئەوان شەواتوانن هاوکاری ئێمە بکەن. هیوادارم هەر سەرکەوتوو بن خوای گەورە پلەپایەتان بەرزکە ئینشاڵڵا تەمەندرێژ من کە بتوان کەسانی وەکو منی لە خۆشم کەمترامەتر هاوکاریان بگەن خوای گەورە باتاشتان بداتەوە.